ئەیچی سەبارەت بەوەی کە موچەی موچەخۆران نایاتیادە موچەی موچەخۆران بۆ ئاچێ بچێتە سەر بەغدایە خود هەندێک دەڵێن مەترسیە بۆ سەر قەوارەی هەرێم ئەو چی لەسەر ئەوانە من باسی مەترسی و مەترسی نییە پێم وایە تەنها مەترسیە کە هەبێ لەسەر ئەم قەوارەیە تەنها دەسەڵاتە پارتی وەکێتی کەسی تر نییە یعنی ئەگەر مەترسی تریش هەبێت لێکەوتەی مەترسەکانی پارتی وەکێتیە دەرئەنجام و ڕەتفعلی ئەوانەیە تێگەی چێڵم ینی بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ ئەوە نیم ڕەتفعل من وان لێ بکاتە تووشی غەڵەت بم دەست بۆ شتی غەڵەت بم بەس پێم وانە ئەو شتە سەر بگرێ بۆ حەزەکەم بینەر بیزان بۆ یڵێم لەبەرەوەی دەستوری عێراقی من باسی دەستورەکەم ئاگای لێبێ باسی ئەوە ناکەم بە زۆر شتێ بکرێ ئەوە شتێکی ترە دەستوری عێراقی لە 2005 کە ڕیفراندۆمی لەسەر کراوەوانە هەرێمی کوردستانی بە حکوومەت و پەرلەمان و دامەزراوەکانیەوە بە سنوورەکەیەوە قبول کردووە تعاملی لەگەڵاکە تەنها مەگەر کاتێک بکرێت ئەم دەستورە هەڵوەشێتەوە هەڵوەشانەوەی دەستوری ڕێکاریکی زۆر قورسە یعنی ئەو کەسانی باسی ئەم بابەتانە ئەکەن بەڕاستی حەقا ڕوونکردنەوەی زیاتر بە جەماوەر بدەن ڕوونکردنەوەی زیاتر بە خەڵک بدەن یعنی ڕێگاکانی ئەم بابەتە بۆ خەڵ ڕوونکەنەوە یعنی ئایا دەستوری عێراق ڕێگە ئەدا هەنێشتەیە بکرێ ئەگەر ڕێگە بدا پێم وتی بەلای منەوە هەموو شتێک لە پێناوی خۆشگوزەرانی ئینسانە لە پێناوی پاراستنی کەرامەتی ئینسانە کە کەرامەتی ئینسان کەوتە بەردەم مەترسی کە ئینسان خۆشگوزەرانی لە دەستدا ئیتر هیچ شتێکی پیرۆز نامێنێ بۆیە لە دیدی منە هەر شتێک لە پێناوی پاراستنی کەرامەتی ئینسانی کوردیا کوردستانیا بکرێ پێشوازی لێکەم من پشتیوانی ئەەکەم بەڵام ئەوە پۆپۆلیستیە ئەگەر ئامە پۆپۆلیستیە ئەگەر بێی وێنەیەکی گەورە هەیە بێ تەنها گۆشەیەک پیشانی وێنەی خەڵک بدەیت خەڵک بخەیتە ناو وەهمەوە تێگەی چێڵێم حەقیقەتەکە بۆ خەڵ ڕوون نەکەیتەوە بە خەڵک لێ کاکە من ئیش لەسەر ئەم بابەتە ئەەکەم بەڵام ئەمە بزانە یەک دوو سێ دەڕێگریم هەیە کارەساتێکی گەورەیە تۆ من ئێستا بێم کۆمەڵێ قسە بکەم وا لە خەڵکم خەڵک هیوایەکی گەورەم لەسەر هەڵ بچنێ دوای 6 مانگی چم پێ نەکەی هەر بێدا عیبە بۆ خۆت یعنی بۆیە من مەبەستەکەم ئەوەیە پرۆژەی لەم جۆرە هەبوو با کامل بێ با بەرچاو ڕۆشنی هەبێ با ئیشی جدی تیا بکرێت